ولا خالي جميعت ما زنيش إيرا راديو دنجي كلا کاتتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 4 ساڵە ناتوانرێت هیچ زانیاریەک لەبارەیەوە وەربگیرێت داواکارێکی نوێیان پێشکەش کرد. هەریەکە لە ڕێزان ساریجا ڕازیە ئۆستۆرگ فایق ئۆزگۆر ئۆرۆل و مەزلوم دینچ لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد و ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی هەریەکە لە عومەر خەیری کۆنار حامڵی یەڵدەرم و وێسی ئاکتاش ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. شۆن مایکل ویلسن نووسەری سکۆتلەندی دەڵێت ڕێبەرایەتی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ هەموو جیهان پەیامێکی گرنگە پێویستە دەست بەجێ ئازاد بکرێت. ڕۆمان نووسی سکۆتلەندی شۆن مایکل ویلسن کە خاوەنی 45 ڕۆمانە دەربارەی کەسایەتیە جیهانیە کاریگەرەکان دەنووسێت و کۆتا ڕۆمانی وێنەی دەربارەی ژیانی ڕێبەراپۆ بە ناوی ئازادی سەردەکەوێت نووسیوە و بە زمانەکانی کوردی تورکی و ئەڵمانی بڵاوی کردوێتەوە. لەوبارەوە مایکل ویلسن ئاماژەی بەوە داوە نووسینەوەی ئەم کتێبە وەک پشتگیریدانە با تێکۆشانی ئازادی ڕێبەری گەلی کورد بۆیە لالایەن ئەنارشیستەکانەوە بە تایبەتی پێشوازی لێکراوە. هاروەها ویلسن ئاماژە بەوە دەکات بە ڕێز ئۆجەلان ئامانجی هێنانە ئارای دموکراتیکیە کە ئەمەش پەیامێکی گرنگە بۆ جیهان. مایکل ویلسن لە کتێبەکەیدا ئاماژەی با قۆناغی منداڵی ڕێبەراپۆ کردووە و لەو بارەیەوە ڕایگەیان پارادایمەکانی ئۆجەلان هەڵقوڵاوی ئەزمموی ژیانی منداڵیەتی چەسانەوەی ژنان لە کۆمەلگادا کردوێتی با هەوێنی خەبات بۆ ڕزگاری ژنان هەموو ئەمانەش باوێنە لە ڕۆمانەکەدا بە جوانی دەردەکەوێت. بەڕێز ئۆجەلان ئازادکردنی گەلی کورد و گەلانی دیکەی کردووە با بنەمای ئازادی خۆی ئەمەش کردوێتی بە سەرکردەیەکی نێونەتەوەی بۆیە پێویستە ئازاد بکرێت. لە کۆتاییدا ویلسۆن ڕایگەاندووە بەشی یەکەمی ڕۆمانەکە تەرخان کراوە بۆ سەردەمی منداڵی ڕێبەری گەلی کورد و بەشی دووەمیش تەرخان کراوە بۆ پارادایمی کۆنفدرالیزمی دموکراتیک و شۆڕشی ڕۆژاوای کوردستان. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگا لەبارەی چالاکیەکانی گەریلا و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی لا دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلاکانی ێژاستار و هەپەگا لە ڕۆژانی 8 تشرینی یەکەم حەوت چالاکیان لاجی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی بەهار و ئامێدی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ و گردی شەید هێمن لە هەرێمی خواکۆرگ ئەنجام داوە. هەپەگا ڕاشی گەیاندووە لە ئەنجامی ئەو چالاکیانەی گەریلادا 5 داگیرکەر سزادراون و گورز لە حەفارەیەکی داگیرکەران وەشێنراوە کە ڕێگەی نوێی بۆ داگیرکاری دەکردەوە. هەروەها هەپەگە ئەوەی خشتی خستووەتە ڕوو 8 تشرینی یەکەم تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM و گردی جوودی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ 6 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە ئاماژە بەوە شکراوە 8 تشرینی یەکەم هەرێمەکانی خواکۆرگ مەتینە شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ باگشتی 15 جار با فڕۆکەی جەنگی بردومان کراون و هەروەها هەرێمەکانی زاپ و مەتینە باگشتی 12 جار بە هێلیکۆپتەری هێرشبەر بردومان کراون. هەروەها ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە شەهیدبوونی گەریلا یەژاستار ئەزدا ئیسان کە لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵدا لا بۆتان شەهید بووە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و
ئاماژە بەوە دەکات ژنە قارەمانەکەی گەلیوان و میلیتانی هێژامان هەواڵمان ئەزدایسان لە مانگی کانونی دووەمی ساڵی 2024 لە بۆتان شەهید بووە. هەپەگەڕایشی گەیاندووە هەواڵمان ئەزدا بەهایەکی گەورەی بە هەموو ساتێکی ژیانی گەریلا داوە کە با دووبارە لە دایک بوونەوە وەسفی کردووە و بەشداریەکی چالاکانەی هەبووە بە ئافیداکاری و قوربانیدانی خۆی ژیانی لەسەر بنەمای جەوهری گەریلایەتی بنیاتناوە و هەواڵمان کە بازانینی مانای گەریلا بۆ گەلەکەمان هەمیشە ویستی خەباتێکی هندەی تر گەورەتر و کاریگەریتری هەبێ بۆ ئەمەش لا گۆڕانکاری گرنگ لە کەسایەتی خۆیەوە بۆ بەشداریکردن لە چالاکیە کاریگەرەکانی دژی دوژمن لە زۆر بوارەکانی خەباتدا جێگای گرت وەک گەریلایەکی یەژاستار سەرکەوتوانە بە سەختترین پرۆسەکانی خەباتدا تێپەڕی و بۆ بە ئازادی خوازە کە لەلایەن هەموو هەواڵانیەوە خۆشبویسترێت و ڕێزی لێ بگیرێت هەپەگە دەشڵێت بۆ ئەوەی شایستەی ڕەنجی هاوڕێیانی بێت کە لە پێناو پێشکەوتندا دابوویان بە هەموو توانایەوە تێکۆشانی بەبنەما گرت و هەوڵی بە جێگەیاندنی ئەرکەکانی سەرشانیدا هەپەگە ناسنامەی ئەو شەهیدەی بەم شێوەیە خستوەتە ڕوو گەوری سەمۆ بە ناسناوی ئەزدا ئیسان لەوان لەدایک بووە و لە کانونی دووەمی 2024 لە بۆتان شەهید بووە. لە چوارچێوەی ئۆپەراسیۆنە قڕکاریە سیاسیەکاندا پۆلیس و جەندەرمەی تورک لە شاری ئیدر هەڵی کوتایە سەر بینای دەم پارتی و هاوسەرۆکەکەی دەست بەسەر کرد. پۆلیس محەممەد سەلچوک هاوسەرۆکی دەم پارتی لە ئیدر دەست بەسەر کرد و تا ئێستا هۆکاری هەڵکوتانەکە نەزاندراوە. پۆلیسی تیمە تایبەتەکان هەموو ئەو ڕێگایانەی کە بەرەو بیناکە دەچێت دایان خستووە و گەڕانی پۆلیس لە باڵاخانەکاندا بەردەوامە. لەبارەی ئەو هەڵکوتانەوە دەمپارتی لە لاپەڕی سەرەکی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی ئیکس بڵاوی کردوێتەوە دەسەڵات بە هەموو جۆرێک ئاستەنگی دەخاتە بەردەم سیاسەتی دیموکراتیکی و ناتوانن بە دەست بەسەرکردن و بە ئامانجگرتنمان چۆکمان پێدا بدەن. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی تۆپبارانی سنووری تەحنامەزین لە منبەجیان کردو بەو هۆیەوە دوو منداڵ شەهید بوون و سیانی دیکەش بریندار بوون. ئەمڕۆ سوپای داگیرکەری تورک و چەتەکانی تۆپبارانی گوندی تەحنامەزین لە ڕۆژاوای کانتۆنی منبەجیان کرد. بەهۆی تۆپبارانەکەەوە دوو منداڵ بە ناوەکانی عەبدۆ جومعە جاسم 5 ساڵان و جاسم جومعە جاسم 9 ساڵان شەهید بوون. هەروەها سێ منداڵ بە ناوەکانی جاسم محمود جاسم 6 ساڵ، ئەحمەد جاسم 8 ساڵ و مسلم جاسم 10 ساڵ بە سەختی بریندار بوون. ئەو منداڵانەی کە بریندار بوون لە ئێستادا بۆ نەخۆشخانە گواستراونەتەوە. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان بەردەوامە و ڕۆژانە بردومانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکرێت و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگیرێت. لە بەرامبەر ئەوەشدا حکوومەتی عێراق و هەروەها حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانیش بێدەنگیان هەڵبژاردەوە و هیچ هەڵویستێکیان نییە. هاوڵاتیانی باشووری کوردستان دەڵێن ئامانج لە هێرشەکانی دەوڵەتی تورک داگیرکردنی تەواوی خاکی باشووری کوردستانە و چاوساغیان هەیە. حکوومەت هیچ هەڵویستێکی نییە بۆیە دەبێت گەل چی دیکە ئەم داگیرکاریانە قبول نەکەن و دژیان بوەستنەوە. وڵاتی ئێمە وڵاتی خۆمانەوە داگیر کراوە و ئێمە وڵاتیشین بەش کراوی نەک چوار پارچەکراوی بە 5 پارچەش ئەمان داگیرکردن ئەمان هەروەکو ئەندام پەرلەمانەکانی تورکیا ئەڵێن ئەمان لە مەغۆڵەوە هاتون خەڵکی وڵاتی ئێمە نین وڵاتی ئێمە داگیر کردووە وڵاتی ئێمەیە بەس بەداخەوە ئەوان هەڵوێستی باشیان نییە بەڕاستی ئێمە گلەیان دیەکەی ئەمانە بەخۆیان ناتوانن بێنە وڵاتی ئێمانەمانە چاوساقیان هەیە ئەمە بەڕاشکاوانە ئەیڵێم ناوی کەسیش ناهێنین ئێمە بەس ئەمە ئەزانین چاوساقیان هەیە خەڵک دڵخۆش نییە بەرامبەر بە ئێمە بەرامبەر بەم کیانەی کە لێرەیە دروست بووە لەبەرەوە بێ هەڵوێستی گیناوە ئەیتوانی لە ئاسایشی نەتەوەیی لە نەتەوەیە گرتوەکان شکاتکە داوا قەیدکە نەهێڵێ ئەم پێشێلکاریان نەبێ بەڵام ئەویش عینی شت لە میلیشیا دروست بوو ناکۆتیکی سیاسی گەورە لە ساحەکەیە هەیە دو حکومەتی عێراقیش بەرژەوەندی لەگەڵ ئێران هەیە بەرژەوەندی لەگەڵ تورکیا هەیە لەبەرەوە زۆر جار ئاگاداریشن کە ئەم پێشێلکاریانە ئاکرێت بێ هەڵوێستن.
بەرەی ژنانی باشووری کوردستان لەبارەی بەشداریکردنی گەل و ژنان لە هەڵبژاردننی 20 مانگا بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. بەرەی ژنانی باشوور ڕایانگەیاند وەک دەزانین کوردستان باگشتی و باشووری کوردستان بە تایبەتی لە قۆناغێکی زۆر سەختدایە و بەرەو هەڵبژاردنێکی چارەنووساز دەچێت. ئێمە با هیوا چاوەڕوانین ئەو بربژێرانەی وەک پارلەمانتار دەچنە ناو پارلەمان کار بکەن بۆ یەکڕێزی ژنانی کورد و خاوەنی خەبات و هەڵویستێکی بەرز بن و ڕۆڵی پێشەنگ بگێڕن بۆ یەکێتی گەلی کورد. لەم هەڵبژاردنانەدا هەر دەنگێک کە لە بەرامبەر بە خیانەت بەکاردەهێنرێت ئەو دەنگە گورزێکی کاریگەر لە دڵی داگیرکار دەدات. بەرەی ژنانی باشوور جەخت دەکەنەوە بۆیە با پێویستی دەزانین گەل و ژنانی ئازادی خواست بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بەو بربژێرانەی بەرامبەر با تێکۆشان و ئازادی ژن و نیشتمان پەروەری و نرخی دیموکراتی و ئیکۆلۆژی خاوەنی هەڵویستی نیشتمانین. بەرەی ژنانی باشوور هەروەها دەڵێت چاوەڕوانیمان لەو بربژێرانە هەیە کە لە بەرامبەر بە خیانەت و خاکفرۆشان خاوەنی هەڵویست بن. شاندی هاوبەشی ڕۆژنامەوانانی کورد و بیانی بانگەوازیان کرد لە هەموو لایەن و کەسێکی پەیوەندیدار کە هەموو ڕۆژنامە نووسێکی شەهید زمان و دەنگیان بێت و خاوەنداری لە ڕۆژنامە نووسان بکەن لە بری بێدەنگکردنیان سیاسەتی جەنگ کۆتایی بێت. جەختیان لا سزادانی دەستی پشت شەهیدکردنی گولستان تارا و هێرۆ بەهادینیش کردەوە. لە سنتەری میترۆ ئەمڕۆ لە شاری سلێمانی شاندی ڕۆژنامە نووسانی ئازاد کنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و ڕاگەیاندراوێکیان خستە ڕوو. بەم جۆرە کۆتاییان بە سەردانە چەند ڕۆژێکیان هێناوە. ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی هەموو مەترسی و هەڕەشەکانی سەر ژیانیان دەبنەوە بۆ ئەوەی ڕاستیەکان بە کۆمەڵگە بگەێنن. ڕوونە کە فشار کوشتن هێرشکردنە سەر ڕۆژنامە نووسان و دەستگیرکردنیان بەو ئەنجامە ناگات کە نەیارانی گەیاندنی هەواڵ و زانیاری ڕاست دەیانەوێت. ئێمە دەمانەوێت لە بری بێدەنگکردنی ڕۆژنامە نووسان کۆتایی بە سیاسەتی جەنگ بێنرێت. بانگەوازی ئێمە بۆ ڕای گشتی ئەوەیە کە ڕۆژنامە نووسان بەتەنها بەجێڵ نەهێڵدرێن و خاوەنداری لە مافی وەرگرتنی هەواڵ و زانیاری بکرێت. داوا لە ڕێکخراوەکانی ژنانیش دەکەین کە بزانن هەموو ڕۆژنامە نووسێکی کوژرا و زمان و دەنگی ئەوانە دەبێ خاوەنداری لەو ڕۆژنامە نووسە ژنانە بکرێت بۆەوەی لە گۆڕەپانی ناوخۆیی و نێودەوڵەتیشدا خەباتێکی یاسایی لە دژی دەوڵەتە تاوانکارەکان بە تایبەتی دەوڵەتی تورکیا ئەنجام بدرێت. داوا لە میدیای کوردی و جیهانیەکانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین تا بەرپرسیارەتی خۆیان لە بەرامبەر هەر هێرشێک بۆ سەر ڕۆژنامە نووسان بەجێ بێنن. ئاوکات بانگەوازی لە حکوومەتی عێراق حکوومەتی خۆجێیی هەرێمی کوردستان و دامەزراوە نێودەوڵەتەکانیش دەکەین سەلامەتی ژیانی ڕۆژنامە نووسان و هەلومەرجی گونجاو بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان مسۆگەر بکەن. پێویستە مافی کۆمەلگا بۆ وەرگرتنی زانیاری پارێزراو بێ و مسۆگەر بکرێت. بە کوژانی ڕۆژنامە نووسان سزا بدرێن تا شاهدی تیرۆری هاوشێوەی گوڵستان و هێرۆ نەبینەوە. ڕۆژنامە نووسان لە هەر کوێیەک بن خوددان هەر بیر و بۆچوونێک بن خۆیان وەک خێزانێک ببینن پێکەوە کار بۆ داکۆکی لە مافەکانیان و گەیاندنی. وەزیری دەرەوەی ئێران با سەردانێکی فەرمی گەیشتە ڕیاض و لالایەن شازادەی جێنشینی سعودیا پێشوازی لێکرا. دواتر هەردوو لا کۆبوونەوە و چەند پرسێکیان تاوتوێ کرد. لا کۆبوونەوەکەدا سعودیا بە ناوی ئەمریکاوە پەیامێکی بە ئێران گەیاند و وتیان واشنگتن بە تەواوی بێئاگایە لە نیازی ئیسرائیل. ئاژانسی فرانس پرێس بڵاوی کردوێتەوە محەممەد بن سەلمان شازادەی سعودیا بە ناوی ئەمریکاوە پەیامێکی بە وەزیری دەرەوەی ئێران گەیاندووە و توێتی واشنگتن بە تەواوی بێئاگایە لە نیازی ئیسرائیل هاوکات ئەوان ڕایانگەاندووە کە بەشداری هێرش بۆ سەر پێگە ئەتۆمیەکانی ئێران ناکەن. هەروەها وزارەتی دەرەوەی ئێران بڵاوی کردوێتەوە ئامانجی ئەم سەردانی عەباس عەراقچی بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ دەستەبەرکردنی سەقامگیری و ئاسایش و پەرەپێدانی هاوکاریە ئابوووریەکانە. سوپای ئیسرائیل لەبارەی کوژرانی فەرماندەیەکی سەربازی حیزبوڵڵای لوبنان ڕایگەیاند لە هێرشێکیاندا بۆ سەر لوبنان توانیان ئەحمەد مستەفا حاج عەلی فەرماندەی سەربازی حیزبوڵڵای لوبنان بکوژن. ئاماژیان بەوەش کردووە ئەو کەسە بەرپرسیار بووە لە تەقاندنی سەدان موشک بۆ ناوچەیەکی ریاتی شەمونا لە ناوخاکی ئیسرائیل.
لە ماوەی ڕابردوودا حیزبوڵڵا لە ئاستی سەرکردایەتیدا گورزێکی بەهێزی بەرکەوتووە کە چاودێران پێیان وایە کاریگەری زۆری لەسەر تواناکانی ئەو حیزبە لە مەیدانەکەدا هەبووە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز با پشتبەستن بە بەرپرسێکی حکوومەتی لوبنانی بڵاوی کردوێتەوە حیزبوڵڵا وازی لە پەسەندکردنی ئاگربەست لە غەزە هێناوە و وەک مەرجێک بۆ ئاگربەست لە لوبنان. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.